زۆر سوپاس بە وڵاتی چین و کونسڵخانەی چین لە هەرێمی کوردستان بۆ پێشکەشکردنی ئەمە هاوکاری و کەلوپەلانە بۆ هەرێمی کوردستان و وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی کە جێگەی تەقدیر و ستایشی ئێمەیە. وڵاتی چین لە ڕابردوو هاوکاری زۆری پێشکەش بۆ وەزارەتەکەمان کردووە کە ئەمە هاوکاریانە جێگەی پێزانینی وەزارەتەکەمان بووە. لەوانە پێشکردنی کورسی خوێندن لەسەر ئاستی جیهان تەرخانکردنی بۆ قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستان لە خوێنی باڵا ماستەر و دکتۆرا، هەروە ڕاهێنان و ئاشناکردنی قوتابیان و خوێندکارانی زانکۆکانی کوردستان بە وڵاتی چین لە ڕێگای وەزارەتی دەرەوە و ئەو وڵاتە و کۆمپانیای هواوی لە سەروی هەموو ئەمانەشکردنەوەی بەشی زمانی چین کە یەکەم جارە لەسەر ئاستی عێراق و کوردستان بەشی زمانی چین لە هەرێمی کوردستان بکرێتەوە کە ئێمە بە هەنگاوێکی زۆر باشی دەزانین هەم لە ڕووی ئەکادیمیەوە هەم لە ڕووی دۆزینەوەی بازاری کار بۆ کۆمەڵێک لە قوتابی و خوێندکارانی خۆشەویستی هەرێمی کوردستان. بەڕێزان، پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتی چین ینی پەیوەندێکی دێرینە هەر لە سەرەتای شۆڕشەکانی ئێمە و هەتا دروستبوونی هەرێمی کوردستان. ئەو پەیوەندیە هەم لە ڕووی سیاسیەوە و هەم دواتریش پاش دروستبوونی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و بازرگانیەوە پەیوەندیەکانمان وەکو هاوڕێ و دۆستێک بەردەوام بووە و بە تایبەتی تریش کاتێک کە کۆنسڵخانەی چین لە هەرێمی کوردستان دروست بوو توانیمان لە ڕێی ئەو کۆنسڵخانەیە هەم لە ڕووی بازرگانی و هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی ئەکادیمی و معریفی سوودیان لێوەرگرین.